دەزگای خێرخوازی بارزانی بەنێو کوچە و کۆڵانە تەنگەبەرەکانی شاردا بە دوای دڵاتەنگ و تەنیاکاندا دەگەڕێت. ئەو دڵانەی بە دوای هیوایەکدا وێڵن، بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا کە مانگی خێر و میهرەبانیە. ئەم دەزگا لە خۆبوردە دەیەوێت هەموو کونج و قوشبینێکی نیشتیمان چرای ئومێدی تێدا دابیگرسێنێت. لێرەدا تەنیا جۆمان لە ڕاکەڕاک و هاواری منداڵان دەبێت، بە دوای ژیانەوە یاری دەکەن. باشە وازانم وتار خوێن و پێشنێژی ئەم گەڕەکەی. بەڵێ مامۆستای ئاینیم لێرە لەو مزگەوتەیە. باش شەهید یاسین هەر ماڵیشتان لەم دەمێکە چاوەڕی تۆپی. ئەوە ماڵی منێ. باشە لە بەرامبەرتان تۆزە گەولاتر ماڵی گەلاوێشخانە هەیە. خوشکە گەلاوێش. بەڵێ دۆخیان چۆنە بەڕاستی؟ وەڵاهی بەڕێز وەکو بزانم وەزعیان باش نییە، وەکو بزانم خەڵک باسی کردوون وەزعیان باش نییە. وا بزانم نەخۆشیشتیان هەیە، نەخۆشیشتی درێژخانیشیان هەیە ئەوەی کە بزانم. لەبەرەوەی ئەوان زیاتر ئافرەتن، ینی هاتچوومان بڕەکەمە، بەس ئەو معلوماتەمان هەیە دەربارەی لە ئافرەتەکانی خۆمان باسییان دەکەن. بەڵام بە شکۆشەوە دەژێ با بڵێین، ینی بۆ دەرودراوسیەکان چۆن چۆنی مامەڵاکە قەت داوی لێ هاوکاری لێوە کردووە؟ نەمزانێت قەت داوای هاوکاری بکە. بەڵام ئافرەتێکی ینی بەواقع بە حشمەتە، ئافرەتێکی بەڕێزیش دیارە، وەکو کە دەڕوە ئافرەتێکی زۆر بەڕێز دیارە، وەکو بزانم سومعەشیان زۆر باشە، ینی ئینسانی باشن و بەڕێزیش. دەستە خۆش بێ. ئارێ وەڵی ئینسانی باشە. زۆر سپاس دەکاتمان گردی مامۆستا. چاو مۆفەق بیاخوا. ئیشاڵڵا هیوادارم نمونەتان زۆر بی، ئەوها سەردانی فەقیران بکەن، ئاوریان لێ بدەنەوە، یارمەتیان بدەن. فەقیر ئەوڕۆ بەڕاستی زۆرە و ئەوانش وابزانم کاسبکاریان نییە، ئەوانە زیاتر مستحقن کە سەردانیان بکەن و یارمەتیان بدەن. دەستەکانتان خۆش زۆر سپاس. بەیزنی خۆی زۆر زۆر مەمنون. دەکاتم گردی. ئەمڕۆ چاوەڕوانی گەلاوێشخانین، تاکو بزانین چۆن و بە چ دڵێکی شکاوەوە منداڵە خاوەن پێداویستە تایبەتەکەی لە قوتابخانەوە دەهێنێتەوە بۆ ماڵێکی خامۆش و پڕپڕ لە تەنیایی. سڵاو لێ بە گەلاوێشخان، چۆنیت؟ ئەحواڵت سەحەتت چۆنە؟ ئەمە سپاسی تۆکەین سەرڕایەوە بۆ شێوەیە منداڵەکەت دەگەێنی بۆ قوتابخانە و دەیبوو دێنی هەموو ڕۆژێک؟ هەموو ڕۆژێ دەستە خۆش بێ. ئەمە وەکو دەزگای خێرخوازی بارزانی بەڕاستی دەستخۆشی لێکن کە دایکێک بۆ جۆرە منداڵەکەی دەباتە قوتابخانە و دەیهێنێتەوە. دەستان خۆش بیتم. ئەمڕۆ ئەمانە بینە میوانی ماڵی تۆ، توانی بینە ژوورۆ میوانی ماڵی تۆ بین؟ بەلی خەیر بێن سەر چاوە. زۆر سپاس. گەلاوێشخان ئەم وەکو دەزگای خێرخوازی بارزانی سوپاسی تۆکەین کە هەموو ڕۆژێک پێم وایە منداڵەکەت بەو جۆرە دەبێتە قوتابخانە و دەیێنی تۆ تای سەر خوێندندا نەبراوە. ئەمە گرنگە، ئێمە وەکو دەزگا گرنگی بەوە دێن کە منداڵ لە خوێندندا نەبڕێت. ئەمە سوپاسی تۆکەین کە بۆ جۆرە منداڵەکانت پێم وایە 5 منداڵ چەند منداڵ هەیە؟ 5 منداڵ هەمویان درێژە پێدەری خوێندنن؟ بەلی هەریورە بەس ئەوی تازە دەچمە غەسلی کردی ئەو ناچتە مەکتەبی. ئەویش ناتوانین لەبەروی چاوی لە دەستداوە پێم وایە. چاوی لە دەستداوە 5 ساڵە چۆتی بەس چوومە تووشی نەخۆشی گوچیلکەی بوو نەڕۆیشتیتە. لەبەر گورچیلەی داوێتی لە چاوی؟ بەلی لە چاوی دایسە چاوی ناوبینا بوونە.
ینی وا بێ خاوەن پێداویستی تایبەتەوە بزانام ڕێژەشی سەتانەوەتە هیچ چاویوانە بەلێری وە نابیناوە ئێستا وایلی هااتێ لەسەر هەفتی دوو جادە مەغەستی کوچیلکەی بۆ دەکەن پێم وا بێستاکە تۆ زۆر لەبەروی زۆر خستی بۆ دەکەی لە هەفتەی دووجار دەمارەکانی سست بوونەوەنیە بەلی ئەریوە دەمارەکانی سست بوونە چارەسەر چییە؟ لای چارەسەر دکتۆر دەڵێ ئیلا زەرعی بۆ بکەن زەرعی گوچیلەی بۆ بکەن ئەوەی مەسەن کێشەی بەس ئەوە ئەگەر کچکە ئەگەر بۆ بکەن چادەبیتن باش پێش زەرعکە پێویستی بە دەماری سناعی نابێت بەلی بەریەوە لە پێویستیە چونکە هەتا ئەو کلیە پەیدا دەبی دادەنێتن سێ چار مانگە کار دەچیتن پێچۆکەشی زۆر ئەتوانی بەلێری و لە پێویستەکە زۆرە یعنی زۆر لەویان کردیە هەتا 55 میلیۆن چۆیە هەتا 65 میلیۆن مەسرەفیان کردیە ئەی چارەسەر چییە تۆ چیەکی لەو حاڵەتە؟ وڵا هەیە منیش دەنگی خۆمگانی تەنگۆ مەسەن ماڵی دەستگای بارزانانی بە ماڵی بابی خۆ دەزانم بەم گۆنگم بێت و چارەسەرێکی بۆ منداڵی من بکەن هەردوو دوو نەخۆشم هەیە ئێمە بە خزمەتکاری میلەتی خۆمانین هەرچی لە دەستی دەستگای خێرخوازی بارزانانی بە قسووری ناکات زۆر زۆر دەستان خۆش بیشە لە ماڵین گو ئاوا بیتن مامەش بەهنێ ئەوە خۆمانگانی تەنگۆ دەنگی خۆمانگانی تەنگۆ گەلەوەشخان بۆ مەسەلەی با بڵین هاوسەرەکەت بەلی لە ساڵی چەنەوە لەگەڵتان نیە 2015 هەتا ئێستا بەتەنیمە باش ئەماتین خانۆکە زۆر بچووکەوە دیارە بەڕاستی شیشی تەڕی زۆری شیە ئەم خانۆ خانووی خۆتانە ناوەڵاکری چینە ئەلەکری چینە خانی خۆمانیە پار ئەو وەختەی ماڵمان پڕ ئاوا بوو لە مەجبوری داهاتی نەدی لێدا ئەی چه کرێکەتان بۆ دابینەکات و لە هی کرێکە یەک ساڵە دەستگای بارزانانی بۆ مادابین دەکەتن باش ئەی سەرچاوی داهاتی ماڵتان چۆن چۆنیە وڵا هی زۆر بە زەحمەت دەڕێوە دەچی بەس باشە الحەمدلله ماچ بکەین کەس لە ماڵەوە ئیشەکات با بڵین ئێوە ناوڵە ئی گەورە من نۆبەرەم نەخۆشی گوچکەی هەیە بەڵێ هەموو لەوی کچکەترن لە هەر بخۆمە بەخۆش بخۆ دەزان هیچم پێ ناکرێتن بەس خەریکی خەستەخانە و نەخۆشامە ینی سەرچاوێکی داهاتانیە بۆ ژیان ناوەڵە هیچ دوو منداڵی نەخۆشم هەیە خۆ دەزانی زۆر زەحمەتە مادەم کەس لە ماڵەوە ئیش ناکەوە هەبوو منداڵەکانت پێداویستی شتیشان بێ داوای شتێکیان لە تۆ کرد بێ نەتوانی بێ بۆیان دابین بکەی بەلی هەریوەلا لەما بەخۆ دەزانی منداڵ داوای هەموو شتی دەکەن بۆ نمونە داوای چیان نەکرد داوا زۆر شتیان کردیا پێم نەکردیا ئەمیش گوتم لە مرۆ شکرداربی چەند هەیە لە مرۆ بەندی شکرداربیتن هەبووە با بڵین داوای خواردنێک پێیان نەتوانی بۆی دابینکەی بەلێر و لە چەندجا لە چەندجا مەسەن هەزیان لێ بووە پێم نەکریا باش هەفتی دوو ڕۆژ منداڵەکە دەبێت بۆ هەستلی کلیە چۆن چۆنی دەیبێراوە باوشی خۆت دەیبیتە نەخۆشخانە و با بڵین بەلێ ئەو شتێچۆکی زۆری هەیە بەلێری وڵا دەچم تەکسی دەینم دوای دەیمە پێش دەرکی ئەو تشتی بۆ بار دەکەم و منداڵەکەی دەگرم و هەتا دەبم لە ناو تەکسیدا دەنێم زۆر زۆر بە زەحمەت دەچم ینی مەجبوری شەفتی دوو ڕۆژ دەبێ بچی لە هەر بچم نەخوتەنگە نەفەس دەبیتن ئاوی لەسە سینگی خەدەی بتۆ تەنگە نەفەس دەبیتن پێماوێ بەهۆی گورچیلەکانەوە گەشەشی باش نەبووە ناتوانێت بە باشی گەشەشکە بەلی نا لە گەشەشی باش نەبووە هیچ گەشەینێکی دی لە بەهەندنی ئەو ڕۆژە باسیەوەت کردوتە هەموو گیانە کون کردو بەلی لە هەردوو وڵاقیان کون کردیە هەردوو ملیشیان کون کردیە هەتا دەمارێکی پەیدا دەکەن جیهازم بۆدانە 6 مانگای ڕاضەی کرد بە ئیشکرد 6 مانگی ئیشکرد ڕاوەستە چکو دەماری نییە مەجبورین دەمارێکی سەناعی بۆ دانین هەتا غەسلی بۆ دەکەین هەتا چارەسەری بچیلکەی بۆ دەکەین دەماری سناعەکە تێت چۆکەی نییە تۆ وڵای لەوێ هەندێک کردیانە نەخۆشان پرسیە گوتی هەتا ملیۆنێک و نیو هەتا 2 میلیۆن دەچی چونکە سەریدانی دکتۆری دەکەن و دوبارە سێبارە دەدەن لە ئێستا ناتوانانی و پارێ دابینکەی بوو بۆ چارەسەر بکەوەنیە بەلی ناڵە نەمتوانیە ئەمە دەزانین دوو منداڵی خاوەن پێداویستی تایبەتی تەیە بەلی ئێستا ڕەگە پێویستیان بە تۆ بێت تۆ لەو دایکانی ناتوانانی بۆ دقەیەکش منداڵەکانت بەجێ بێڵی لە هی دوو منداڵی نەخۆشم هەیە بخۆم نەتوانە مەسەن ئیش بکەم ئەوان مەسەن بەس خەریکی هەردوو منداڵان ئەمە بۆ پارە پەیدانەکەیش بە خۆ دەزانی زۆر زەحمەتە ئەمە لەو زیاتر ڕاد ناگرین چکە منداڵەکان پێویستیان بە تۆ دەبێت و ماندووی خۆشت لەو زیاتر ماندووت ناکەین ئەمە ئینشاڵڵا ڕۆژی تر دێینەوە لای بەڕێستان زۆر زۆر مەم دەستان خۆش بێ خێربین سەر چاو ئەو زەحمەتە کێشای هات لە ئێرە لەمەتان پرسیە لە خزمەتی ئەرچی خۆمانە زۆر زۆر مەم دەستان خۆش بیتن الحەمدلله ئەم هاتینە ئێرە
دەستی زۆر سپاس. لەگەڵ هەڵاتنی کازیوە ئەمڕۆ ڕۆژێکی نوێ دەست پێ دەکات. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەدڵێکی پڕ لە هیواوە لە دەرگای ماڵی گەلاوێشخان دەدەین. بەڵام گەلاوێشخان بۆ کەمکردنەوە و ساڕێژکردنی جەرگە هەمیشە نەخۆشەکەی لە نەخۆشخانەیە. ئەو شوێنەی بووە بە بەشێکی دانەبڕاو لە ژیانی و ئێمەش دەمانەوێت بۆ ئەبەت هەندێک لە ئازارەکانی کەم بکەینەوە. سڵاو لێبێ چۆنی خاڵت چۆنە ئەمڕۆکو دەستگای خێرخوازی بارزانی هاتووینەتەوە بەخێر گەلاوێشخان لە ماڵە ناوەڵە سوتە خستخانێ غەسلی کلێ خوشکم یاینە نەخۆشخانەیە باش دەستە خۆش بێت زۆر سپاس. گەلاوێشخان سڵاو لێبێ چۆنی چوینە ماڵەوە لە ماڵ نەبووی وتیان لێرێ دوێنێ باسیوەت بۆ کردم وتت لە هەفتەیەکە دوو جار دێنی بۆ فۆرینی گورچیلەکانی هەفتەی دوو جار دێنی بە غەسلی کردێ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ هاتینەوە بۆ لای تۆ دەمەوێت بزانم چ خەونێک تەیە. وەڵاهی مامە زۆر مەمنونین گۆمە ئەوە مەسەن ئاوایە دەبینە مەسەن هەر لە ماڵ نیمە منداڵی بەجێ دەێنم کەمەندامیشم لە ماڵێ هەیە هەفتەی دوو جار دێنی غەسلی کوچیلەی بۆ دەیکەم دکتۆر بە من دەڵێنەوە ئێوە پێویستی بە گوچیلەیە بۆ بگۆڕن. دەستگای خێرخوازی بارزانی توانیوێتی تەواوی تێچووی نەخۆشیەکەی مەزرین خان دابین کابوت یەکێک لە خەونەکانت ئەمڕۆ بەدی دێت لەمڕۆ بەدواوە ئیتر هەزارەکانی کەم دەبێتەوە بەزنی خی گەورە و هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی سەرەتا بابڵین دەماری سناعی بۆ دادنێن و ڕێکارەکانی تر پاشان دەگرێتە بەش زۆر مەمنونین گۆمە زۆر دەستخۆشی دەستگای بارزانی دەکەم زۆر مەمنونین گۆمە ئەو زەحمەتە بکێشان لەوێ هەتا ئەیرە هاتنە قەت خەیاڵتە کرد ئاوە چارەسەر بێت ناوەڵە هیچ خەیاڵم نەکرد یعنی وەکی خەونێکی دەبینم خەونیەوە ڕاستیە زۆر مەم دەست خۆش بیشەڵاو شلە بۆنگۆ بیتە بەرەکەتێک بوو مەزەکی بە دەستگای بارزانی بۆی زیاتر ئەگەر لە منداڵەکان بێت ینی خەریکی منداڵەکان بیت دەستگای خێرخوازی بارزانی توانێتی موچیەکەت بۆ دابینکە هەمومانجێ پێویستت با بڵین چاو لە دەستی کەس نەبێت زۆر مەمنون دەست خۆشی زۆر سپاسی تۆکەین زۆر ڕاستی سپاسی تۆکەین کە دوێنێ بینیم بە چ جۆرێک منداڵەکە دەبێت بۆ قوتابخانە و دەیهێنێت تۆ نەدێ شۆ لە خوێندەدا ببڕێت پێنج منداڵ تێوە نیە چەندیان قوتابی وەلای 4 قوتابینە ئەمەشیان دەستگای خێرخوازی بارزانی توانیوێتی تێچووی بابڵی تەواوی پێداویستەکانی قوتابخانە دابینکە بۆی شایستەتر بچنە قوتابخانە و درێژە بە خوێندنمە بۆ ئایندەیەکی گەشتریانە بێت زۆر دەستخۆشی لەم گوتکەم دەست خۆشە
دەستگای بارزانانی بکەم ئەو زەحمەتە کێشە منداڵی میتان لە بیر نەکردیا هاتینەیرە زۆر بخێرێن سەر نه زۆر انشالله خودی لەنگۆ ڕازی انشالله خدا بەرەکەتی پاکدەنا دەستگای بارزانانیدا. ئەمە چاوەڕی تۆکین تا چارەسەر وەرەگرێت پێمان خۆشە بێکۆ بچینەوە ماڵ ئەمە چاوەڕێکی تاکو چارەسەر وەرگێت و بێکۆ دەچینەوە. باشە زۆر مەمنونی بۆمە دەستان خۆش بشە لە ئەو زەحمەتەدان کێشە هەتا ئێرە هاتینە. گەلاوێشخان دڵخۆشە بە لاستۆگرتنی چارەسەری جگەرگۆشەکەی. خەونی ئەوەیە منداڵەکەی ڕزگاری بێت لەو ئازاری ڕۆژانە بەرۆکی بەرنادات. خەونی ئێمەش ئەوەیە بۆ ئەبەت ژیانی بگۆڕین و چیتر ترپەی دڵیان لای بێپارەی و کرەی خانوو نەبێت کە هەموو مانجێک یەخەیان دەگرێت. ئەمە سوپاسی تۆکەین ئەمڕۆ تۆمان ماندوو کرد دیارە هەموو ڕۆژێک تۆ هەر ماندوویت بەڕاستی هەماندیمە هەر دو ڕۆژە لە ماڵەمەکی دەوامێ لێ هاتیە لە بە خستەخانێشمە خستەخانە دێمەوە زۆر ئەمە مەمنونین گۆمەنگا زەحمەتە کێشەم بردەوەی ناوتانە ئەمە لە قسمەتی هیچ پێداویستیەک هیچ پێویستی شترتیە بەس خۆشێکین گۆ زۆر مەمنون دەستان خۆش بیشەڵە. زۆر سپاس کاک ڕۆژ یەکێک لە سەربازەونەکانی دەستگای خڕخازی بارزانانی ئەگەر و بۆ قسەم بیتێتخوا ئەو دیاریشی بچووکمان بۆیە ناوی دەستگای خێرخوازی بارزانیە ناوێتی ئەگە بتوانی بیکەیتەوە دەستان خۆش بیشەڵە بیکەرەوە بزانە چی تێدایە. زۆر مەمنونین گۆمە دەستان خۆش بیشەڵە زۆر مەمنونین گۆمە. ئەوە چییە؟ الحەمدوللا زۆر مەمنون ئازم بڵێن چی کلیلی چییە؟ خانیە خەیاڵی چی دەکەی؟ لە خەونیشمدا ئەو لەم دەزانی کۆ دەبینی زۆر ئەوە دەستگای خێرخوازی بارزانی خانوویشی بۆ دابین کردووی بە تەواوی کەلوپەلەکانەوە زۆر مەمنونین گۆمە دەستان خۆش بیشەڵە چکە پاسیوەت کرد کە لە کریایی تو پیاوتوی دەبێت چۆڵی بکەیت بەلێریوەلە ئەیلا خەبەری دایتەمە بە هەفتەیەکێک خانی بۆ چۆڵکەم شەڵە منداڵەکەش چارەسەرەکرێ تۆزێک گروتینە دێتەوە شەڵە بە چاوی خۆ دەیبینی کە چاک دەبێت. بەدەزانم تازە مردیمە هەستایمەوە یعنی هەندە پێ دڵخۆش بوومە الحەمدوللا هەزار جا شکر ئەو خەونم بەجێ هات. بەدەزانم تازە مردیمە هەستایمەوە یعنی هەندە پێ دڵخۆش بوومە ئەو خەونم بەجێ هات. تۆ دوو خەونمەیە بەلی ێستا دووشیان بە زۆر بەدڵمە یعنی نە ئەو زۆریش خەونەکانی تووارە دوانە بوون؟ بەلی چارەسەرکردی منداڵەکەت و بەلێریوەلە چارەسەری منداڵەکانم بوو دیگە ئەوەی منداڵی من زۆر پێ دڵخۆش دەبن مادەم منداڵەکان پێ دڵخۆشە بن خەبەرەکە بە منداڵەکانت بگەین ئێستا بڕۆ پێیان بڵێ ئەمەش چاوەڕێی تۆکەین بۆی بچینە خانوونیەکە و ئیتر بۆ ئەبەت ئێرە بەجێ بێڵن دەست بە ژیانی شنیە بکەنەوە. بەلی زۆر مەمنونین گۆمە دەستان خۆش بیشەڵە خەبەری پێ بگەینم بڕۆ خەبەری ئەمجە بگەنە. دەستخۆشی دڵمامون بکەیت دەستگای بارزانی الحەمدوللا هەزار جا شکر.
بارزانی نەمر دەڵێت شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. دەستگای خێرخوازی بارزانی لەژێر ڕێباز و سای ئەموتێدا درێژە پێدەری خزمەتکردنی هەژاران و لێقەوماوان دەبێت. ئەم دەستگا قازازنەویستە بۆ هەمیشە خەون بە خەندە و ژیانێکی شایستەوە دەبینێت بۆ خانەوادە لێو بەبارەکان. ئێمە پردی چاکەین بۆ ئەو خانەوادانەی شایستەی هاوکارین و شیاوی ژیانێکی شایستەترن. زۆر پێ دڵخۆشم الحەمدولله هەزار جە شکر دڵیم دەڵێن شتان خۆش کرد زۆر دەستخۆشی دەستگای بارزانی دەکەم زۆر دەستخۆشی دەرگۆ دەکەم. کلاوێشخان پیرۆستان بێ ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لێرە بەجێتان دێڵین هیواداری نەموو شتەکان بەدڵیەوە بێت. زۆر مەمنون گۆمە زۆر دەستخۆشی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم زۆر مەمنون گۆمە ئەف لە چەکتەنێت گەمەرکردە زۆر شلە خودی خێری بنویسی حەول قەتێت خدا دەستگای بارزانی دەستیەوە خۆش بێ بڕۆ لای منداڵەکان زۆر ئێمە ماڵاوە لەسەر چاو خێر بسە زۆر